هر سبارتی وی پرسیک و پرسیک هنوکه یا گرینگل سراستی جانه تیشو پاندن ما بستامن نجی لبیر لکردستان 24 جراهندن بیو در انجام و باندوری ویجی بوا بحث کن پرس پروفیسور هیوا بالیسانی شهرازه دوار پاراسنا زانیاری سایبر سکیوریتی لندن گلمه پروفیسور دمات باش بن هدف فشار الکترونی و افلجبونا خدمت گزارین سرکه لپرانیا ولاتین جانه دنافدا بریتانیا و لندن جی بدیاری کری هه تو چاد بینی جلو زۆر سپاس قوربان بەس پێشوی بۆ ڕاستکەمەوە من پرۆفیسۆر دەدرێم هێشتا بە پرۆفیسۆر نەگەیشتم ئینشاڵڵا داهاتوودا زۆر سپاس بۆ جەنابتان بەڵێ ئەوەی کە ڕووی داوە ئەمن بەڕای من ئەوە شتێک نییە کە بڵێن شەڕی ئەلکترۆنی بیر لەبەرەوە بە سایبەر ئەتاک پێ ناوترێت جارێ هێشتانەکە زۆر جووە بۆی کە بڕیاردەن لەوەی کە بڵێنەوە سایبەر ئەتاکە چونکە ئەگە سایبەر ئەتاک وایە عادەتەن رانسۆموێر ئەتاک دروست دەبێت کە داوا دەکەن شاشەکانتان نامەیەکی دێتە سەر کە پێت دەڵێ پێویستە پارە بدەیت بۆی کەپتان شاشەکەت بۆ بکەینەوە بەڵام ئەوەی لێرە ڕوویدایە ئەوە ڕووی نەداوە تاکو ئێستا ئێمە ئەوە ڕوویدا ئەگەر بیرتان بێتەوە لە ساڵی 2017 کاتێک کەوا رانسۆموێر ئەتاکێکی لەو بابەتە ڕوویدا کە ئەو کاتە وەنە کرای پێدەوترا و کۆمپیوتەرێکی 150 وڵات تەسیری لێ کرد و داوای پارەیان کرد و شتێکی زۆر گەورە بوو ئەو کاتەڕیدا بەڵام ئەوەی ئێستا بەکارهێنانی ئەوەیە کە ئەو خزمەتگوزارانی ئەزور کە لەلایەن شەریکەی مایکرۆسۆفتە لە جیهانە زیاتر لە 6 ئەڤێلەبڵتی زۆنیان هەیە واتە ئەو دیتە سنتەرانیان هەیە کە لە جیهان بەربڵاوە لە هەموو شوێنێکە بۆیە دەبینین کە لە هەندێک شوێن کاریگەری هەبووە و ئەو کەسانە یاخود ئەو کۆمپانیایانەی کەوا مایکرۆسۆفت بەکاردێنن تەسیریان لێکراوە بەڵام ئەوانەی کەوا وەکو ئەمەزۆن بەکاردێنن AWS یاخود کلاودی گوگل بەکاردەهێنن تأثیران نەکەواتە سەر بۆیە ئەو شتێکە کەوا سوفتوێر بۆگێکە واتە خراپیەکە لە سوفتوێرە لەوەی کە کۆمپانیای کراود سترایک بەکاری هێناوە ئەمەیە بابەتەکە و بەڕای من هەتا ئێستا هێشتان بڕیار نەدراوە کەوا ئەوە ئەتاکە واتە هجوومێکی ئەلکترۆنیە کە کرابێ بڵێ بەهیوام ئەو قۆناغە زانستێش تێپەرێنی ئیتر کاکیوان بەرحال کلمە باسی هەر بابەتەکەمان بکەین ئەم بابەتە لە سەراستی جیهان بێگومان کاریگەری زۆری هەبووە میوانێکی پێشتریشی مۆبایلکە جەناب جێلێ بوو بێ ئەو دەڵێت لەوانە ئیدی کۆمپانیا مایکرۆسۆفت بکەوێتە ژێر پرسیارەوە میزاقەتی لە دەست بدا لەبەرەوە حەجمی زەرارەکانی زۆر کاریگەر بوونە لە سەراستی جیهان ئەوە لەوانەیە هەندێک کەس مەسە هەندێک کۆمپانیا هەندێک کەس بیرلەوە بکاتەوە بەڵام مایکرۆسۆفت ئەمە هەمومان دەزانین کە لە هەموو بوارەکانی ژیانماندا بەشداری هەیە لە کۆمپیوتەرێکەوە لە بەردەستمانە کە زۆربەی دامودەستگاکانی دەوڵەتەکان بەکاردەهێنرێ لە قوتابخانەکان بەکاردێنرێ زانکۆکان بەکاردێنرێ لە کۆمپانیەکان بەکاردێنرێ تەسەور ناکەم ئەو زەررە گەورەیەی کە باز دەکەن بکرێ بەڵام هەموو کاتێکیش ئەوە دیارە کاتێک کە هەندێک کەس بڕیاردەدا لەوەی کە خزمەتگوزاریەکانی بگوازێتەوە بۆ لای کەسێکی تر بەڵام ئەو حەجمە زەررە گەورەیە نابێت تەسەور ناکەم چونکە پێویستمان پێێتی ئەلتەرنەتیڤمان نییە یعنی ئەلتەرنەتیڤەکە دەڵێن کەەوە بەشێکی تر هەیە وەکو ئەمەزۆن وەکو کلاودی گوگل بەڵام مایکرۆسۆفت لە هەندێک شوێنە زۆر بەقوتە لەو شوێنانەی کە دەیتە سنتەری تایبەتی خۆیان هەیە بۆیە حەجمی زەرەرەکە هەیە ناتوانین بڵێن زەرەر نابێ بەڵام ئەوە نییە کە هەموو کە خەڵکێکی زیاد لە حەد بڕوا بۆ لایەکی تر من وات تەسەور ناکەم بۆچێنی من بڵێ کەواتە ئەوەش پرسیارێکی سەرەکیە بۆ ڕوسیا و سین و کۆمەڵێکی وڵاتی تر نەگرتوتەوە بۆکو باسمان کرد ئەوانەی کەوا ماکس ئێمەگەر باس بکەین کاتی خۆی ئێمە لە باری ئایتیە دەبایە لە ناو بیناکانە سێڤەرمان هەبێ بۆی کە بتوانین داتاکانی خۆمانی تێدا خەزم بکەین و بەکاری بهێنین بەڵام ئێستا لە دنیای تازەدا دوای بەتەبەتی دوای کۆڤید هەموو شتێک بوو بە ئۆنلاین و هەروەها کلاود کۆمپیوتینگ ئەوەی کە ئێستا سرڤەر لە کلاودە واتە لەسەر ئینتەرنێت لە دێتە سنتەرێکە تۆ لە ڕێی ئینتەرنێتەوە ئاکسسی دەکەی بۆیە ئێستا هەموو خەڵک کلاود بەکاردێنێ هەموو بزنسەکان کلاود بەکاردێنن ئەوەش کە کلاودیش چەندین کۆمپانیا هەیە کە خزمەتگوزاری پێشکەش دەکات وەکو باسم کرد ئەمەزۆنمان هەیە IBMمان هەیە گوگڵمان هەیە مایکرۆسۆفتمان هەیە ئەوانەی کەوا زیاتر اعتمادیان لەسەر شتی ئەمریکی وەکو مایکرۆسۆفت بۆیە ئەوانە ئیفکت بووینە دەبینی جەناب لە ئیسرائیل ئیفکت بوو دەبینی لە دوبەی ئیفکت بووین یان تەسیریان کراوەتە سەر دەبینی کەوا لە ئەوان وڵاتی وەکو چینە وەکو نابێت فەرمووت چینە و رووسیا تەسیری ناکات چونکە ئەوانە بەکارهێنانی مایکرۆسۆفت کەمترین شت بەکاردێنین شەریکەیە کە ئەمریکی بێ بۆی کە خزمەتگوزاریەکان لێ وەربگرن ولی البته امریکاش دالت یعنی بیش گلوی که سرنجی مایکروسافت که بو هم کشه دروز بو هم بنمونه امریکاش باس لو دکت که پیگی آسایش امنی امریکا ام کشی ناوتوا که وقت تا است
بەشێوەیەکی ڕەها بەشێوەیەکی کۆنکرێتی دەستیشان نەکراوە کام کێشە سەرچاوەکەی لەکوێیە؟ هێشتان دیار نیت چکە لەوانەیە وەکو شتەکان باس دەکات لەوانەیە ئەوە تەنها ئەپدەیتێک بی کە پەلە لێکرابی لەوان ئەوە کەسێ ینی چەند کەسێکن تیمێکن بۆی کە ئەپدەیتیان نردووە ئەو ئەپدەیتشاتەن لە شەوانە دەکرێت لەو کاتێکەوە خەڵک بێ بۆیە دەبینی یەکەم کەس ئوسترالیا پێیزانی دواتر بڵاو بۆ وڵاتەکانی تر بەخەبەر هاتن ئێستاش کۆمپانیەکە ئەم ئەپدەیتەی ڕاگرت بۆ ئەوەی کەوا بتوانێت هیچی کە شوێنی تر مەشاکلی بۆ دروست نەبێ بەڵام گەڕانەوە بۆ سەرەتاکان ئەو کۆمپیوتەرانەی کە ئێستا تازە تەسیریان لێکراوە ئەو بلوسکرینیان بۆ هاتووەواتە ئەو شاشەشینیان بۆ هاتووە تازە زەحمەتە ینی کاتی دەوێت بۆی بیان گەڕێنەوە بەڵام لەوەشدا لەوانەیە ڕێی تێبچیکەوە تەسیر بکاتە سەر سکیوریتی و هەروەها شوێنێکی ترکە فەکبوونی بۆ بابەتە. وەلکاکیوە هەڵبەتە خۆشت دەزانی پسپۆری لەو بارەیە لە ئێستادا ئەوەندە شەڕی ئەلکترۆنی شاری بایۆلۆژی هەیە لە بینی وڵاتن حتا لە چەرتەوەی ئەم شەڕەیە بێگومان ئاراستەی سیاسەتیش دەگۆڕێ زۆر جار وڵاتان یەکتر تومەتبارێکیان بە دەستکاریکردن لە پرۆسەی دەنگدان و گوهارتنی تەوازنی هێز و حتا دوایی کەواتە ئەمەش تا چەند ئەکرێ بڵێ بێژگە لەو سەرنجانێکی هەیە بچێتە چارچەوەی شەڕێکی ئەلکترۆنیەوە ئەم شەڕە پانتایەکی فراوانتر و ئیدیمەترسیدارتر بووە لەوانەیە دەستکاری دەکرێت بەڵام ئەویش کە ئەمڕۆ ڕوویداوە پەیوەندی بەو شەڕەوە نیە نابناستە پەیوەندی بەو شەڕەوە بێت چونکە ئەمە شتێکە کەوا تەنها لە ئەپدەیتی سوفتوێرێکەوە ڕوویداوە ئەپدەیتی سوفتوێر واتە سوفتوێرەکە نوێکردنەوەی پێکراوە ئەمەش هەڵەی تیا بووە بۆیە ئەم شتە ڕوویدایە ئەوە ناستت باری ئەو شوێنە بەڵام وەکو باست کرد هەموو وڵاتان ئێستا لەو کاتەدا سایبەر سکیوریتی ئارمی خۆیان هەیە چۆن جێشێکیان هەیە بۆی کە پارێزگەران لێ بکات جێشێکیشان هەیە کە لە بواری ئایتی شەڕیان بۆ دەکات دواتر لە هەموو وڵاتان شوێنێک هەیە بۆ ئەوەی کەوا بواری پاراستنی زانیاری و سایبەر سکیوریتی ئەم وڵاتە بپارێزی و ئاگاداری هەموو شتەکانی ئەم وڵاتە بێ بۆیە من ئێستا دیسان دووبارەی لێرەوە ڕێچەنەکەتانەوە دەڵێن پێویستە کوردستانیش هەکو وڵاتەکانی تر لەم کاتەدا ئەم دامەزراوەیە دابمەزرێنی ئەزان دامەزراوی ئایفەرماگەی ئایتیمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام پێویست بەوە دەکاتەوە کامەزراوەیەکی نیشتیمانیمان هەبێ سەبارەت بە پاراستنی سایبەر سکیوریتی چونکە ئەمە ئێستا لە مەرحەلەیەکدانی لە کوردستان کە بەرەو بە دیجیتەل بوون دەڕۆین ئێستا مەسەلەن بابەتی هەژماری من بانقەکان لەمە دوا خەڵک دەتوانێت بە کارتی بانقشت بکرێت لە بازارەکانە لە شوێنەکانە ئەمە ئەو کاتە ئەگەر بێت و تەوعیەکی باش ینی واتە ئاشنابوونێکی باش بە هاوڵاتیانی بە کۆمەلگە نەدرێ شەڕی ئەو بابەتی سایبەر سکیوریتی زۆر بە ئاسانی دەتوانێت خەڵک لە خشتە بن و چەندین کەس پارە و شت دەدەستدا بۆیە گرینگە کە ئەم دەستگایە دروست بکرێت لە کوردستان و کاری لەسەر بکرێت بۆی کێمەش خۆمان پارێزین لەم بابەتە بەلەوەیەکی بە لە پرسیارەکانی سپاس کە جواب بدایەوە بە هیوای سەرنجی تۆکو پسپۆری بۆ لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان بگات هەڵبەتەش دەگات بەلێ کاکیوە ئەکەرێمە باسی ژیانی خەڵک بکەن خۆ دەزانێت لە وڵاتانی پێشکەوتە وڵاتانەی کە کاریگەری ئەم کێشەیە لەسەر هەبووە زیاتر ئەم وڵاتانە سیستەمی ژیان پێکەوەی گرێدراوە بە ئەلکترۆنیک کراوە بە دیجیتال کراوە کەواتە هەموو ئەو شوێنانە کە وەستاون تووشی کێشە بوونە ئەو شوێنانە کە خزمەتگوزاری سەرەتایی و خێرا بۆ خەڵک دابین دەکەن فڕۆکەخانەیە نەخۆشخانەیە بانقە کەواتە لەسەر ژیانی خەڵک لەسەر ئابووری خەڵکە وڵاتانە تا چەند کاریگەریەکی خراپ هەیە کاریگەری زۆر هەیە لەبەرەوەی ئێستا بۆ نمونە لە بەریتانیا تەسیری لە نەخۆشخانەکان کردێت تەسیری لە بانک کردێت تەسیری لە سوپەرمارکێت کردێت کە شتەکڕی مەسەلەن ناتوانانی مۆعید وەربگری لە دکتۆرکە نەخۆش بی ئەوانە هەمووی تەسیری زۆر زۆرە چونکە لەبەرەوەی ئێمە ئێستا بە شێوەیەکی زۆر فراوان پشت بە ئایتی دەبەستین بۆ هەموو بارەکانی ژیانمان ینی تۆ ئێستا بۆ نمونە بۆ هەموو شتەکان مەسەلەن بۆ مۆعید دەنان لە نەخۆشخانە دەتێمەوەی دابنەی دەتێت بانک پارە ڕابکێشی دەتێت پارە بدەیت بۆیە زۆر تاسیری کردو لەسەر هەموو بارەکانی ژیانمان بڵێ بەلەبرێز هیوا بالیسانی شارەزا دووارێ پاراستنا زانیاری سایبەر سکیوریتی لە لەندەن گەلمە بگەلی سپاس کاکیوە